داخستنی تۆڕە کۆمەڵایەتیەکان سەری کێشە بۆ سووتاندنی پەرلەمان. ماڵی سەرۆک وەزیران سووتێنراو، وەزیری دارایی کەوتە بەر لێدانی خۆپیشاندەران. دوای ئەوە حکوومەت هەندێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی ڕاگرت. خۆپیشاندەرانی نیپاڵ چوونە سەر بینای پەرلەمان لە شاری کاتماندۆی پایتەخت و سووتاندیان. خۆپیشاندەران هاوکات بارەگەی حیزبەکان ماڵی سەرۆکی وڵات و ژمارەیەک لە وەزیرەکانیشیان سووتاندووە و ڤیدیۆکەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بۆتەوە کاتێک لە ماڵی سەرۆک وەزیرانەوە پارە بەسەر خۆپیشاندەراندا دەبارێندرێ. ئەم دۆخە سەرۆک وەزیرانی نیپاڵ شارما ئولی ناچار کرد نامەیەک بۆ ڕامشاندرا بۆ دلی سەرۆکی وڵات بنووسێت و دەست لە کارکێشانەوەی خۆی پێشکەش بکات. بەپێی راپۆرتە بەراییەکان بەهۆی ناڕەزاییەکانەوە تا ئێستا 19 کەس کوژراون و زیاتر لە 500 کەسیش بریندار بوون. ئەمڕۆ حکوومەتی نیپاڵ ئەو کۆتوبەندەی هەڵوەشاندەوە کە ڕۆژی چواری ئەم مانگە بەسەر فەیسبوک، ئینستاگرام و واتسئاپ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دیکەدا سەپاندبووی بە بەهانەی ئەوەی لە وەزارەتی ڕاگەیاندن و تەکنۆلۆژیای ئەو وڵاتە تۆمار نەکرابوون. بەڵام ئیتر کاتەکە درەنگ بوو، کار لە کار ترازا بوو. یەکێکی دیکە لەو گرتانەی سەرنجی هەموو جیهانی بۆ خۆی ڕاکێشا ئەو کاتە بوو کە وەزیری دارایی نیپاڵ کەوتە بەر ڕەحمی شەق و لێدانی خەڵکی وڵاتەکەی.